الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، بینەران، بیسەران، ئەسسەلامو عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. ئێمە لەسەر پێشکەشکردنی بابەتی چاو بەخۆ داگێڕانەوە بەردەوامین و ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 15ەمە لەو بابەتە. لەم ئاڵقەی 15ەمەدا باسی بنەماڵە و خزمانی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم، و ئەوەی کە پێویستە لەو ڕۆوە چای پێدا بژێڕینەوە بە خۆماندا، هەم بنەماڵەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واتە ئەهل بەیتی النەبی، هەم شوێن کەوتوانی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە ئال النەبی، چونکە زۆر کەس ئەهل البەیت لەگەڵ ئال النەبی صلی الله عليه وسلم تێکەڵ دەکەن، بەڵکو جاری وایە لە جیاتی بڵێن ئەهل البەیت دەڵێن ئال البەیت، کە لە ڕاستیدا ئال پاڵ نادرێتە لای جگە لە شەخص. ئال ئیبراهیم، ئال محەممەد، ئال فرعون، ئال عیمران، ئالی فولان، ئال پاڵ نادرێتە لای جگە لە کەسێکی دیاریکراو. پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم پیغمبری خواب بو هم مرۆڤایەتی، وما أرسلناك إلا رحمة للعالمين وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا. تاكو تاهم وآياتانيك لسورة مكية كان دا هاتون هر لو كاتوا كإسلام لنيو شاخو شاكاني شاري مكو دوروبري دا قتيس كرابو و دژمنایەتیەکی زۆر بێڕەزای دەکرا، هەر لەو کاتەوە خوا سبحانه وتعالى خوای کاربەجێ لە فەرمایشتی خۆیدا کە بۆ پێغەمبەری خاتەمی دابەزاند و ڕایگەیاندووە کە ئەم پەیام و ئیسلامە، ئەم کۆتا پەیامەی خوا تەنیا بۆ قوڕەیش نییە و تەنیا بۆ خەڵکی مەککە نییە و تەنیا بۆ گەلی عەرەبیش نییە و تەنیا بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش نییە، بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتیە. قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا، يعني وكو دفروا ما أرسلناك إلا رحمة للعالمين، توما ننردو مگر بزيي بي بو تكراي جيهانيان چه جيهاني مروف چه جيهاني جن. هر کەسێک بەڕاستی پێغەمبەری خوای خۆش بوێ صلى الله عليه وآله وسلم، بە دڵنیایی خزمانی بنەماڵەی هاوسەرەکانی ئەوانەی کە لێ نزیک بوون ئەوانیشی خۆش دەوێت، هیچ گومانی تێدا نییە، چونکە شتێکی سروشتیە و زگماکە کە مرۆڤ هەر کەسێکی خۆشویست نزیکانی ئەو کەسەشی خۆش دەوێت، و بەڵکو هەر شوێنێکی خۆشویست هەموو ئەو شتانەی کە لەو شوێنەشن خۆشی دەوێن. وەکو لە مەجنونی لەیلا دەجێڕدرێتەوە کە گوتوویەتی أمر على الديار ديار ليلى أقبل ذا الجدار وذا الجدار وما حب الديار شغفنا قلبي ولكن حب من سكن الديار. دەڵێ بە لای دەر و دیوار و خانوبەرەی لەیلادا ڕەت دەبم، ئەو دیوار و ئەم دیوار ماش دەکەم، خۆشەویستی دەر و دیوارەکان نەچۆتە دڵمەوە، بەڵکو خۆشەویستی ئەو کەسەی کە لەو خانوانەدا نیشتە جێبووە، واتە لەیلا کە معشوقەی بۆ خۆشی ویستووە. هەر کەسێک مسلمان بێ دیارە دەبێت پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نەکەر خۆش بوێ، بەڵ لە خۆی و باب و داکی و تێکڕای خەڵکی خۆشتر بوێ، وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. لە صحیح بوخاری مسلم داهاتوە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێت تاکو منی لە خۆی و باب و داکی و ڕۆڵەی و تێکڕای خەڵکی خۆشتر نەبێ. کە پێغەمبەرت عەلەیهی سەڵات وسەلام هێندە خۆش بوێ، ئەوەندە لە لات بەڕێز بێ، ئەوەندە لە دڵ شیرین بێ، بە تەئکید پێش هەموو کەس خزمەکانیشت خۆش دەوێن.
لە پێش هەموو خزمەکانیدا هاوسەرە بەڕێزەکانی دایکانی بڕواداران النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ بڕواداران بۆ لە خۆیان لێیان لە پێشترە و هاوسەرەکانیشی دایکانیانن. دایکی پیاوانی بڕوادارن، هەندێک لە زانایان دەڵێن دایکی ئافرەتەکانیشیانن. کەواتە ئەگەر پێغەمبەری خوات صلی الله علیه وسلم خۆش بوێ ناتوانی هاوسەرەکانیشی کە دایکتن خۆشت نەوێت. هەروەها ناتوانی خزمە نزیکەکانی دیکەشیت خۆش نەوێن مادام لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەگەر ناخزمی نزیکی هەبوو وەکو ئەبوو لەهەب بەڵام لە خزمەتیدا نەبووە، بەڵێ مامی بووە بەڵام دژایەتی کردووە، ئەڵبەتە ئەبوو تالیب مامی بووە و بەرگریشی لێ کردووە، بەڵام ئەبوو لەهەب زۆر دژمنێکی سەرسەختی بووە و خوا سوبحانە وتەعالا لە نێو هەموو کافرەکانی ڕۆژگاری پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وەسەلام تەنیا ناوی ئەبوو لەهەبی هێناوە. تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب، بۆ هەموو دنیا دەرکەوێ کە لە ئیسلامدا خاترخوایش نییە، خزمایەتی و حەسەب و نەسەب و ڕەچەڵەک نایخوا. ئەبوو لەهەب مامی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام، برای بابی بوو، برای عەبدوڵڵا بوو، بەڵام و برای حەمزە بوو، برای عەباس بوو، ئەوانە مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام چونکە بۆ خوا سوڵحاو نەبوو دژی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام، خوا لە سەروی حەو ئاسمانەوە نەفرینی لێ کرد. تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب، هەردوو دەستی ئەبوو لەهەب لەبین شێو لەبینی شوو. بەڵام ئەوانەی کە لە خزمەتیدا بوون ئیمانیان پێهێناوە، بەتایبەتی حەمزە خوا لێ ڕازی بێ کە سەید الشوهەداءە، هەروەها عەباسی مامی و مامەکانی دیکەی و ئامۆزایەکانی، پاشان عەلی کوڕی ئەبی تالیب کە ئامۆزای بووە، کوڕی ئەبوو تالیب بووە و ئەوانی دیکە و کچەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، هەروەها کوڕەکانی کە بەنەباڵقی مردوون، ئیبراهیم و عەبدوڵڵا و قاسم کە قاسم بە طەیب و تاهیریش یاخو عەبدوڵڵا بە طەیب و تاهیریش ناسراوە، سێ کوڕی بوون لەگەڵ چوار کچان، سێ کوڕەکانی هەرسێکیان بەنەباڵقی مردوون، چوار کچەکانیشان هەر چواریان هاوسەرگیریان کردووە، دوایی وەفاتیان کردووە، جگە لە فاتمە کە لە دوای خۆی کۆچی دوایی کردو، ئەوانی کە لە پێش خۆیدا کۆچی دواییان کردووە. دەبێت تۆ هەموو نزیکانی پێغەمبەرت صلی الله علیه وسلم خۆش بوێن و ڕێزیان لێ بگری و پێویستە لەبەر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوانیشت زیاتر لە خەڵکی دیکە خۆش بوێ. واتە ئێمە عەباس و حەمزە مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بڕوایان پێهێناوە، هەر خۆشمان دەوێن وەکو دوو هاوڵ دوو ئیماندار، بەڵام لەبەر خاتری پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام زیاتریشمان خۆش دەوێن، دەبێت زیاتریشمان خۆش بوێن. بۆیە دەڵێ جارێک یەکێک لەگەڵ عومەری کوڕی خەتابدا مشت و مڕێکی دەبێ، لەما بێ عەباس دەبێ، قسەیەک دەکا، ئەویش دەڵێ وا مەڵێ من مسڵمانبوونی تۆم لە مسڵمانبوونی خەتابی بابم پێ خۆشتر بوو، لەبەر تۆ مامی پێغەمبەری صلی الله علیه وسلم دەزانم پێغەمبەر پێی خۆش بێت تۆ مسڵمان بی. دەبین تەرازۆکەمان ئاوا بێ، یعنی چێ لە پێغەمبەری خوا نزیکتر بێ لە لامان خۆشەویستتر بێ. بەتەکید ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، بەڕێزترتان لای خوا ئەوەی کە پارێزکارتر بێ. ئەوە بەنسبەت ڕۆژگاری خۆیەوە. بەنسبەت ئەم ڕۆژگارەشەوە دیسان کەسانێک کە بە بەڵگەیەکی سەلمێنەر دیار بێ کە بە دەچنەوە بە ڕەچەڵە دەچنەوە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، لەبەرەوەی دەچنەوە سەر ئەو ئەگە زیادە ڕێزێکیان لێ بنێین مادام ئەهلی ئیمان و چاکە بن، دیسان شتێکی باشە لەبەر خاتری پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. بەڵام پێویستە هەموو خزمانی سەید و شێخ کە خۆیان بە خزمی پێغەمبەر دەزانن عەلەیهی سەڵاتو وەسەلام دڵنیا بن، مسۆگەر بن کە خزمایەتیان لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وەسەلام سوودیان پێناگەیەنێ ئەگەر ئەهلی ئیمان و تەقوا نەبن و خاوەنی کردەوەی باش نەبن. بۆ خوا دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، بەڕێزترتان لای خوا پارێزکارترتانە. کێ پارێزکارتر بێ لای خوا؟ بەڕێزترە و خۆشەویسترە. ئەوە یەک.
پیغمبر علیه الصلاة والسلام دفرمي من بطأ به عمله لم يسرع به نسبه. ئەمە لە صحیح مسلم داهاتوە. هەر کەسێک کردەوە کەی دوای بخا سستی بکە ڕەچەڵێکی پێشی ناخا. و پێغمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی فلان 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 لە خزمانی فلان عشیرەت فلان خزمم کردەوەی چاک بکەن ئەگەر نا من بەنسبەت خواوە بەنسبەت لای خوا سوودتان پێ ناگەێنە. پێم خۆشە هەموو کەس ئەوە بزانێ کە ئێمە دەبێ بە نەسەبی ئیمان و تەقوا لە پێغەمبەر نزیک بین صلى الله عليه وسلم، نەک بە خوێن و گۆشت و ڕەشەڵک و نەسەب. و دەبێ دڵنیا بین کە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم وەکو خەڵکی دیکەی دنیا نییە وڵا فلان کەس دەبەرەوەی خزمە و ئامۆزامە و جاتۆ لە ئێستا لەم ئاخیر زەمانەوە خوا بزانێ بەو هەموو نەسەب و ڕەشەڵەکە ئەگەر ڕاستی بێ بشەست بێ. پێغمبەر علیه الصلاة والسلام ئەبوو طالب مامی بوو. خوای پەروەردگار فەرمووی ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە ولەکن الله یهدی من یەشا. هەرچەند شیعە لەو بارە شەوەندەی خۆڕافە و ئەفسانەیان هەیە دەڵێن ئەبوو طالب لە ئەبوبەکر و عومەریش گەورەتر بووە، بەڵام درۆ دەلەسەوە ئەفسانەیش ئەسڵ و ئەساسێکی نییە. ئەبوو طالب ئیمانی بە پێغمبەر نەهێنا علیه الصلاة والسلام، لە سیرەی ئیبن هیشام داهاتووە لە سەرمەرجیدا پێغمبەر صلی الله علیه و چەند جار لێی دووبارە کردەوە ئیمان بێنە مامە شەفاعەتت بۆ دەکەم، بەڵام ئەبوو جەهل و ئانی لە دەوری گوتیان ئایا لە دینی عەبدولمەطەلیب هەڵدەگەڕێشتی لەسەر دینی عەبدولمەطەلیب دەمرم و ئیمانی نەهێنا. خوای پەروەردگار ئەم ئاەتەی ناردە خوار ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە ولەکن الله یهدی من یەشا. ئەتۆ ئەوەی کە خۆشت دەوێ ناتوانی ڕاستەڕێی بکەی، بەڵکو خوا هەر کەسێ بێ ڕاستەڕێی دەکا. لێرەدا هیدایەت بە معنای ڕێپێشاندان نییە، بە معنای ڕاستەڕێکردن بە ئامانجگایاندنە. چونکە پێغەمبەر سەڵ ڕێی پێشانی ئەبوو طالب دا، بەڵام بۆی ڕاستەڕێ نەکرا. ئەو دڵوەرچەرخاندنە و بە ئامانجگایاندنە تەنیا بەخوا دەکرێ. ئێمە پێویستە لەوە دڵنیا بین کە جگە لە نەسەبی ئیمان و تەقوا هیچ شتێکی کە نامان بەستێتەوە بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. و ئەبوبەکر و عومەر و عوسمان بە نەسەبی تەقوا لە پێغەمبەر نزیکتر بوون، بۆیە پێش عەلی ئامۆزای کەوتن لە حکمڕانی و جێنشینایەتیدا. موسڵمانان لە قۆناغی چوارەمدا عەلییان هەڵبژارد، نەوەکو شیعە دەڵێن وەسیەتی بۆ کردەوەش ئەسڵ و ئەساسی نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی بەجێ هێشتە بۆ ئوممەت، چونکە حەقی ئوممەتە کێ لە دوای پێغەمبەرەکەی دەکاتە حکمڕان و جێنشین. ئەبوبەکریان هەڵبژارد، دوای عومەر، دوای عوسمان، دوای عەلی، خوا لە هەر چواریان ڕازی بێ. ئەوانە چوار جێنشینە سەرڕاستەکانی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام کە بە ئیرادە و ئیرادەی ئازادانەی ئوممەت بوونە حکمڕان، حکمیشیان بە شەریعەت کرد و دادگەرانە حکمڕانیان کرد. ئەوانە پیان دەگوتێت چوار خەلیفە سەرڕاستەکان، خوا لیان ڕازی بێ. ئەمە کورتەیەک بوو لەو بارەوە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.